ئەی خوایەکیان ئێستا کاتی هەستانە لە خەو. ڤیکی ها بەڵێ خاتوونەکەم ئێمە لەکوێین؟ لە ژوورەکەی خۆم. چی؟ خودایەکیان تا ئێستا لە خەوندام. نەخێر ئەمە خەون نییە ڤیکی. دوێنێ شەو ژەمە خواردنێکی خۆشمان بۆ هات و ئێمەش خواردمان پاشان نووسین و ئەم مەتانێ نەرمەمان بە خۆمان دادا. بەڵێ هاتەوە بێرم. تەماشاکە خواردنەکە وەکو خۆیەتی و هەرماوە. بەڵێ وایە، بەڵام ئایا خواردنەکە لە ناکاو بزر نابێ؟ بیخۆم؟ خواردنەکە بزر نابێ. بەڵێ بزر نابێ. بەڵێ بزر نابێ خانمەکە. ڤیکی تۆ بە پیکانینم تێنێ. ئێستاش کاتی چوونە خوارەوەیە. باشە خاتوونەکەم، دەچم جلەکانم دەگۆڕم. خۆ ئەوە خەون نەبوو. چی دەڵێ؟ سالی ڤیکی لەسەرەوە نانیان دەخوارد؟ پێویست ناکابیت لە هیچ شتێکی تر بکەیتەوە. دەزانم لەگەڵ ڤیکی خواردنتان دزیە و لەسەرەوە خواردووتانە. ئەمە ڕاست نییە چونکە ئەو هەواکە زۆر سارد بوو. مۆلی پێویستە بە دوای و کارەدا بچین. دای لەگەڵم وەرن. دەی پێشم کەوە. خێرا مۆلی بەڵێ خاتو منشن. پێدەچێت لە قسەکەت بە هەڵەدا چووبی. بەڵێ داوای لێبوردن دەکەم. بەڵام خوشکەکەم سوپاس بۆ خوا کە خاتو سالی ئێستا باشەوانە. ئەگەر پروپاگەندە بڵاو ببوایە کە نەخۆشیێکی ترسناک هاتۆتە ئەم قوتابخانەیە ئەوە گیرگروفتمان بۆ دروست دەبوو. ئێمێلیا بێدەنگ بە. ئای ئەمە چ درۆیەکە؟ دەزانی من چەند دڵگران بووم بەهۆی ئەم نەخۆشیە کە بە درۆ دەرت بڕی؟ ئەو پارەی دامانە دکتۆریش گەلە کەم نەبوو. بەڵێ دەزانم. دەبێت کار بکەی بۆ ئەوەی پارەی دکتۆرەکە پڕ بکەیتەوە. بەڵێ خاتو مەشن. بێگومانەوە شێک دەزانم. ئازیزەکەم سالی من زۆر خەمی تۆم بوو. ئایا باشتر بووی؟ بەڵێ زۆر سپاس ئارمینگار، ئێستا زۆر باشم. من دڵنیام ئەو دەرمانی کە پورەلیزا ناردی زۆر باش بوو. زۆر باشە. سالی چاک بووە. ئەوە چی دەکەن؟ سالی بەداخەوە تۆ لەم زۆرە کەسانێک کە کارەکانیان بە سستی و ناڕێکی ئەنجام دەدەن، بۆیە پێویست ناکەوانەی فەڕەنسی بڵێیتەوە.
بەڵکو تەنها لە چێشخانە کار دەکەی. بۆچی بەهۆی تۆ خات و منشن لە منیش تووڕە بوو. ئێستا دڵی خۆش بوو؟ دەی زووبە بڕۆ بۆ بازار خێرا بەدەی زووبە. بەسەر چاو بەڕێز جێمس. تکایە مۆلی خان ڕێگەم دەبا منیش بچم. چی ڤیکی؟ خاتو سالی بە تەواتی چاک نەبووتەوە. دەترسم لە ڕێگا شتێکی لێبێت. ڤیکی وا پێ باشە؟ زۆر باشە. ئەگەرە ڕۆی بڕۆ، بەڵام کە هاتیتەوە ئەبێ حەقی ئەم ڕۆشتن بۆ بکەیتەوە. باشە؟ خان مەکەم تا ئێستا شەر لە خەمی ئەو پیاوەی دراوسێکەمانی وانە؟ جێمەدێ ئەمن دڵنیام بۆ ژێکدادێ ئەویش چاک دەبێتەوە. تکایە جێم ئەگەر ئەوەی ئێڵم جێبەجێ بکەی ئەوە میوەجاتێکی زۆرت دەدەمێ هاوڕێکم. هەرچەندە تۆ هاوڕێمی بەڵام نازانم چی بکەم. ئەگەر وەستایەکەم بەم کارە بزانێ لەوانەیە دەرم بکە. خەم مەخۆ ئەگەر هیچ قسەیەک نەکەم ئەوە هیچ کەس بەمە نازانێت. پیتەر گیان ناتوانم دڵت بشێم چونکە تۆ زۆر ڕێز تێلام. دەی کەواتە بە دەست بەکار بین دەی. زۆر سپاس. ئێستا دەست بەکارەکانمانەکەین با خۆم ئارایش بدەم. بە یارمەتیت. پیتەر بۆ لە خۆت دەکەی؟ زۆر باشە ئێستا من ئامادەم بۆ کارکردن. زۆر باشە ئەمە خێراترە دەی. ئەی خوایگەم پیتەر ئەمڕۆ نەهاتۆ بۆ کار؟ بەڵێ خاتو سالی لەو کاتەی گوێی لێبوو کە تۆ نەخۆشی هەڵس و کەوتی گۆڕا زۆر خەمبار بوو. بەهەرحاڵ ئەمڕۆ پیتەرم نەدیوە. دەبێ بۆ کێ ڕۆشت بێ؟ سەرم سوڕماوە نازانم بۆ کوێ چووە. داوای لێبوردن دەکەم دوو کەڵکێشەکە پێویستی بە پاکردنەوە نییە. کایە ڕێگەمەمدا باخایانی بکەینەوە چونکە خەڵوزێکی زۆرتان بۆ دەگەڕێتەوە. خان مەکەم تێگەیشتی دەی ڕێگەمەم دەتکایە. ها پێت دەڵێن پێویستی بە پاکردنەوە نییە. ئەبێ بڕۆن ئێستا. باشە بەنی وەقیمەت بۆ تانیخایان دەکەمەوە تکایە ڕێگەمەمدا دەی خان مەکەم. چی ئەم زۆر لێکردنە؟ هەتا ئەگەر پارەشکەم وەربگری بچکۆل هەر نامانەوێ. چۆن بەخشش دەدەمێ خان مەکەم. بەخشیش؟ ئەوە تۆ بەڕاستیتە؟ بەڵێ بەڵێ خان مەکەم من لە خزمەتدام. بەخشیش شتێکی باشە. ڕاوەستە با بچم بە بەڕێوەبەری قوتابخانەکە بڵێم. بەڵێ زۆر سپاس. دەڵێ چی؟ منداڵ بۆ پاکردنەوەی دوو کەڵکێشەکان؟ بەڵێ خات و منشن من دڵنیام ئەوانە کارێکی باش دەکەن. لە بیری شن نەچێ پاکردنەوەی دوو کەڵکێش خەڵوزێکی زۆرمان بۆ دەگەڕێنێتەوە. ئەیوانێ خات و ئیمیلیا؟ خوشکەکەم لەبەر ئەوەی زۆر لە مێژە دوو کەڵکێشەکانمان پاک نەکردوتەوە پێم باشە پێش زستانی داهات و پاشی بکەینەوە. ئەمێلیا چیە ئەوە؟ قسەیەکی بەکەڵکم بۆ بکە. پاکردنەوەی دوو کەڵکێش ئێستا پارێکی زۆری دەوێ. بەڵام خات و منشن دەڵێن بە نرخێکی هەرزان پاکی دەکەینەوە. ئاوا باشە ئەگەر پێشت کرا بەکەمتر لەگەڵ یان ڕێکەوە. بەسەر چاو هیچ خەمت نەبێ.
بەڕێوبەر ڕازی بوو پاش ئەوەی کە هەوڵێکی زۆرمدا نابێ ئەمەد بیر بچێ بەسەر چاو بێخەم بە خاتونی بەڕێز سیزار وازم لێ بێنە سیزار بێدەنگ بە ئەوە چی بووە سیزار؟ هیچ نییە خانمەکەم چ نییە پشیلەکە ئەم کوڕی خۆش دەوێت بەڵێ ها ئەبێ لە پەنجەرەکەەوە سەرکەون بۆ دووکەڵ کێشەکە باشە خانمەکەم بە باشی کار بکەن بەڵێ بەسەر چاو زۆر نەماو بتناسێتەوە سیزار بێزاری کردم کوا خاتونە بچکۆڵانەکەت لەکوێیە؟ وەکو جاران بێت ئەبێ لەم ژوورە دانیشت بێت خاتونەکەم وا دیارە ڕەوانەی نەخۆشخانەی خێرخوازیان نەکردووە بە هەر حاڵ پیتەر با ئێمە دەست بەکار بین زۆر باشە چاوەڕێکە زۆر باشە پیتەر من ئەوان خیان دەکەمەوە تۆش ئەوەکەی تریان زۆر باشە بەسەر چاو پیتەر تۆ سەلامەتی بەڵێ کەوا دەکا ئەوە چیەکەن ئەو دوو بێعەقڵە؟ پێم بڵێ بازوو لێ ببنەوە ئەگەرە دوایانانی ئەوارە پێڕە ناگە ها ئەوە چییە؟ لە جیاتیەوەی ڕاوەستن ئیشێک بکەن باشترە بمان بوورە هەر تازە لە بازار گەڕاینەوە هەر ئێستا بڕۆقاتی سەرەوە پێیان بڵێ بە بێدەنگی ئیشەکانیان بکەن بەسەر چاو خانمەکەم مەبەستت ئەوەیە؟ بێگومان وابزانم کاتێکی ناخۆشت بەسەر برد پیتەر نانە نەخێر بە پێچەوانەوە کارێکی زۆر زۆر خۆش بوو دیمەنی جوانم بینی نا کارێکی ئاسانە خانمەکەم چی؟ تۆکی من پیتەرم پیتەر خانمەکەم زۆر خەمی تۆم بوو زۆر دڵخۆشم کە چاک بوویتەتەوە زۆر سپاس پیتەر
بێگومان بەو دەرمانە چاک بوومەوە کە تۆ ڤیکی بۆ متانێنا. هی سپاس بۆخوا سپاس بۆخوا کە چاک بوویتەتەوە. جۆ بگرن لێم هەموو قاپەکان پشۆن ئەم شەو تێگەیشتن لێم. باڵێ خاتومۆلی. قەت چاوەڕێم نەدەکرد پیتەر بەم شێوەیە بێتە ئێرە. بەڵێ ڕاستەکەی منیش نەمناسیەوە. خان مەکەم. باڵێ وە بزانم شتەکان نەماون و بزر بوونەوە نیە؟ جارێ نازانم لەوانەیە وا بێ. بەڵێ من دڵنیام کە شتەکان نەماون چونکە داپێرم زۆر جار دەڵێ هەر شتێک زوو بێتە دەستە زووش دەڕوا. لەوانەیە ئەمە ڕاست بێ. ئەی خوایە گیان تەماشاکە. ئەی خوایەگیان هەموو شتەکان وەکو خۆیەتی وەکو هەندێشتی زۆرترشمان بۆ هاتووە. خان مەکەم. ڤیکی وەرە ئەمە بۆ تۆیە. بەڕاستی ئەمە زۆر جوانە. ئەم خواردنە بۆ کەسێ ئامادەکراوە. خوایە گیان. ئەم کتێبە. بۆ ئەو کیژۆڵەیەی لە نۆمی سەرەوەیە ئەمە پێشکەشە بە تۆ. ئەمە شتێکی زۆر جوانە. من دڵنیام ئەم دیارە لەلایەن پیاوە باشەکەوەیە. خاتومێنشن دەکەوێتە گومان کاتێ دەبینێ سالی و ڤیکی ئەوەندە دڵخۆشن و هەمیشە دەمیان بە پێکەنینە بۆیە باندی جێمس و مۆلی دەکات و پێیان دەڵێ چاودێری هەردووچیان بکەن تا بزانێ بۆچی ئاوا دڵخۆشن.